دانیشتوانی قەزای پێنجۆن دژی کەمکردنەوەی کاتی پێدانی کارەبای قەزاکەیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگەی سەرەکی قەزاکەیان بەڕووی تۆمبیلە بارەڵگرەکانی مەرجی باشمەق داخست. ئێستا بەهۆی هاتنی وەرزی سەرما و نەبوونی هۆکاری پێویست بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان، هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر خواسیان لە سەر بەکارهێنانی کارەبا زیادی کردووە. ئەوەش بووەتە هۆی کەمبوونەوەی پێدانی کارەبای نیشتیمانی. زیادکردنی کارەبای پێنجۆن لە 25 میگاوات بۆ 40 میگاوات لەبەر ئەوەی پێنجۆن بە دوو ناحیە و دوو مەرجی نێودەوڵەتی و زیاد لە 200 گوند بڕی 25 میگا زۆر کەمە و جگەلەوەیش کە پێنجۆن لە وەرزی هاوین لە بڕی دیاریکراوی زۆر کەمتری بەکارهێناوە و لە وەرزی زستان پێویستی بە زیاتر لەو بڕە هەیە کە ئەمەش بەهۆی هەڵکەوتەی جوگرافیایی ناوچەکەوەیە و دەبێت ڕەچاوی هاوسەنگکردن بکرێت. قەزای پێنجۆن یەکێکە لەو قەزانی کە لە ناوچە شاخەوەکانی کوردستان هەڵکەوتووە. ساڵانە پلەی گەرما لە وەرزە ساردەکاندا بۆ نزیک سفر و هەندێک جاریش ژێر سفردا دەبەزێت. حکومەت لە ساڵی ڕابردووەوە تەنها بەرمیلێک نەوتی بە سەر هاوڵاتیاندا دابەش کردووە. ئەوەش وای کردووە تەنها پشت بە کارەبا بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان ببەستن. خەڵکی پێنجۆن ئەمڕۆ گرژبوونەوەیکی هێمنانەمان ساز کردووە کە ئەویش داخستنی هەردوو ڕێگەی مەرزی باشماق و سێرانبەنە. ئێمە ئامانجمان لەوەیە کە لە کارەبای 24 ساعتیمان بۆ بگەڕێتەوە و نەوتمان پێ بدرێت. ئێمە ئەم ساڵ نەوتیان بەشە نەوتی خۆمانیان پێ نەداوین. خەڵکی ڕووی لە شاخ و شاخەکان کردووە بڕێکی زۆر دار بڕاوە. بەرپرسی ئیداری قەزاکە پشتیوانی خۆپیشاندەرانە و داواکاری پێدانی کارەبا بەردەوام بە وڵاتیان دەکات. دەڵێت ئەو بڕە کارەبایی کە بۆ سنووری پێنجۆن دیاریکراوە کەمە. ئێمە ئەمڕۆ هاتین لەگەڵ ئەو خۆشەویستانە داواکاریەکانیان 100% ڕەوایە و داواکاری ئێمەشە وەکو ئیدارە و بە هەموو لایەکمان هەوڵەیەن هەم کارەبا 24 ساعتێکە گەڕێنەوە بۆ سنووری قەزاکەمانەوە هەم سوتەمەنی دابین بکەین چونکە ئەمە حەقێکی شەرعی خەڵکی شارەکەی خۆمانە. پێشتر بڕیاری دانانی جۆزەی 16 ئەمپێری لە پێنجۆن خرایە جێبەجێکردنەوە بە مەبەستی باشترکردنی کاتەکانی پێدانی کارەبا، بەڵام بڕیارەکە چارەسەری کێشەکەی نەکردووە. هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر کاتەکانی کارەبا زیاد نەکرێت خۆپیشاندان ئەنجام دەدەنەوە. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجۆن.